ئەمڕۆ شەممە یەکێتی تۆپەی کوردستان کۆبوونەوە یاسای خۆی ئەنجامدا و لە گرنگترین بڕیاریشیدا چواریانەکەی چوارگۆشەی زەڕێنی خولی پلەیکیانەکانی کوردستانی گەیاندە خولی نایابوو. دوای تیرروپشتێکیش دۆگ میوانداری دەربەندیخان دەکات و ئاکرێژ میوانداری پێشمەرگەی سلێمانی دەکات. لە ڕۆژی پێنجشەممەش براوەی دوو یارەکە لە دەربەندیخانی یاری کۆتای ئەنجام دەن بە مەبەستی دیاریکردنی پاڵەوانی ئەم وەرزەی خولیانە پلەیەکەکان. دوای یاریەکانی خولی پلە دووش لە ڕۆژی سێشەمە بەڕێوەدەچێت و یاری بروسک و شێخانیش لە یاریگای دووەمی فرانسە ئۆریری ئەنجامە درێت و یاری چەمچەماڵ و خانەقینیش لە نێو یاریگای زانکۆی سلێمانی بەڕێوە دەچێت. چار فەریقێکە سەرکەوتم بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕین بڕیارمان دەکە هەر چاریان سەرکەوم بۆ پلە نایە ینی پیرۆزبایشە هەر لێرەوە لێ دەکەین لە هەموو یانەکان ینی بەڕاستی و یانانەش هەر چاریان شایستەبوون بەڕاستی زۆر ڕێک و پێگوون لە هەموو ناحەیەکی هەتا لە هەموو ئەوشی لەبەر ئەوەی ئێمە بڕیارماندا هەر چاریان بێتە ئەم پلە نایە هەروەها هۆیەکی گرنگی شەبوو کاوە ئێمە تا ئێستا نۆ پلە نایەمان هەیە ئەم ساڵەکە ئەمیژانی پلەیانەیەک بڕیارە دابەزێک ئەبێتە هەشت یانێ و چاریانش بەسەرەکەی 12 یانە بۆ خولی 2019 لە وەرزە بەڕێوە دەچی. دوو یاریمان هەیە لە چوارگۆشەی زێڕین یانەی یاری یەکەم کە دەکاتەی دهۆک لەگەر دەربەندیخان لە دهۆک بەڕێوە دەچی ڕۆژی پێنجشەممە. هەروەها یاری نێوان ئاکرێ و یانەی پێشمەرگەی سلێمانی ئەمیش لە ئاکرێ بەڕێوە دەچێتەوە بڕیاری کۆتاییمان دەکا یاری کۆتایی لە دەربەندیخان بەڕێوە بچێت. سەبارەت بە پلە دووەکان ئەم هەر ئەمڕۆ بڕیارمان دەکا ئەوانیشکە ڕۆژی سێشەممە بەڕێوە بچی یاری شێخان و بروسک لە یاریگەی یانی هەولێر فەڕەنسا و شەید فەڕەنسا دوو بەڕێوە دەچێت. هەروەها یاری نێوان خانەقین و چەمچەماڵیش لە سلێمانی لە یاری زانکۆ بەڕێوە دەچێت.